یەکەم سەلام عەلەیکم لە گەنجە جوانەکانی خۆمان و کوردستان. داوا ئەکەم لەم حکومەتە بزانین ئەم کوڕانەی ئێمەیان بۆچی گرتووە کە مدافعەیان کردووە لەسەر بێقاچ و بێدەس و چاو و کوێر و شەل و بێوەژن و هەتی و ماڵوێران. یعنی چیان کردووە کە گرتوونیان؟ ئەم قووەتەیان هاوردووە بۆ سلەیمانی بۆ زەمانی زەعیم سدیقە 180 کەسی کردە ژێرخۆڵەوە. ئەم میلەتە هەر بەو چاوە سەیرەکەن. بەخوا با پێیان بڵێم یەکێتی بە سلەیمانیەوە ماوە، پارتی بە سۆرانیەوە ماوە، دوعا بکەن ئەم گەنجانە بێم زەڕەت بن، لە بەڵا بە دوور بن. وەڵڵاهی دڵیان بێشێنن غەدرەکەن. کاکە بۆ خاتری خوا ڕجاکەم لەم حکومەتەی خۆمان هەتا ئێستا 10 ساڵە خەڵک هەرەڵێ حکومەتی خۆمانە. حکومەتی خۆمان ئەبێ چاویان لەم گەنجانە بێ، ئەبێ زوڵمیان لێ نەکەن، ئەوانە بگرن، ئەوانە سزابن کە بە بەلاش خەڵکە کوژن، چونکی خوێن ڕشانن گاڵتە نییە. دوا ڕۆژ دوشمنایەتی لێپەیادێ. ئەمانە کەسیان هەیە، مناڵیان هەیە، برایان هەیە. ڕجاکەم لەو قایدانە لەم ڕۆڵەی کوردستانە کە سوڵتەیان بەدەسە، گەنجەکان نەچەوسێنەوە، حەقیان بەنەدەست. بورێژە هیچ پەیوەندیتان هەبووە لەگەڵ زیندانیەکان ئازاردراون؟ نازانم پێیان نەوتون چوین هەرچی معسکەر سەلام هەیە گەڕاوی نەیانن. من دایکی مامۆستا نەجمەدینم. کوڕی من لەسەر خەرکی گیراوە، لەسەر دزی نەگیراوە، لەسەر بێئەخلاقی نەگیراوە. 100 جارمان پێوتۆ کاکە ئاگاو لە خۆ بێ توێدا ئەی ئەم خەڵکە وەڵڵاه ئەی بە ئەو قسەیە من ئەیکەم پارەی لە من خەرج کردووە نەوتی کڕیوە بۆ مستانە. ئەوە شەرتی ڕۆڵەتە حکومەتی ژێرمان نەوتە و مامۆستا پارە خەرجکە. ئینجا نەخۆشی دریشخایەنی لەگەڵ نەیان هێشتووە هیچی بۆ بەدین هیچی بدەینێ. یعنی چی کردووە؟ مە لەبەرەوەی هەر مدافعی کردووە، مدافعەکەل لەسەر خۆی کردووە بابە چی لێکەن بیکە. داواکاریتان چییە؟ وەڵا داواکاریمان ئەوەیە ئاگایان لەم گەنجانە بێ، دڵی گەنج نەیەشێنن، گەنج عاجز نەکەن، گەنج عاجز بێ. من زۆرم دیوە سەردەمی مەلیک، ئەحمەد حەسەن بەکر، عەبدولسەلام عارف، بەخوا نوری سەعید 40 ساڵ عێراقی یا بە ئینگلیز دوایی بەجلی ژنانەوە گیرا لە ئاودەسا کوشتیان. ئەحمەد حەسەن بەکر، سەدام حوسێن، عەبدولسەلام ویستی کوردستان وێرانکە، وەڵڵا لە تەیارە ئاگری تێبەر بوو سووتە کەوتە بەحرەوە مەیتیشی نەبوو. بە قوربان زۆر سوپاس بۆ ئێوە.